والله من لقولان وهاتم بو إيراني وبوتيان ناوها هلبساوة بو باردان إذا كان ناي مني تياني أقريم ناي تياني هي مشخورة وهي والله بوتي وعز من ناس أنا باب تياو خلق حكمنا دا بلام هي تياتي مشخورة وهي تياي شانية مشخورنية هي فقيرة تيانية دولماني واتيا أغلبي دولمان كان يواتيا واسيبوا لدائرة كان نسيان يمش وبدا شربي هي دولمان خلب جيس ينواليرا والله خوي فقيرانا نوسي وفقيرانك أوسع ودو وجبهات نايو فقيري تيانيا ناس نايو دولمان كان تيايو فقير كانش هر أمسر وسر فيه كانوا بيوبرو دولمان كان سوادي لا كانوا فقير سوادي لناكا زائتر أوانش لا نقولي دولمان كان نبوي فقير سوادي لناكا وانيك كان بدرس لا نقولي دولمان كان فقير كان سوادي لناكا ولا بري بارق قرار وصه هزار بيه صه هزارك نيوي كوت كشيش أمسر وسرو دسيان تخصو بعمله جنا فقير سوادي لناكا والله هم يهجروا فكوتو دامو بوقته كأله يا غلاسي أو بنير ببيا ودمو ناشم أبي زلامي تينكم بوزور تينكم بو ناتوان غلاسي أو بخوم بيرم أبي زلامي غلاسي أو مبيرم ماتي خۆی ئەم هاوکاریە سەرتاسەریە بە پێی ڕێژەی دانیشتوان داوەش کراوە بەسەر پارێزگاکانە بۆ ئێمە وەکو پارێزگای هەڵەبجە سنووری چوار ناحیەی لەگەڵایە مرکزی قەزا لەگەڵ چوار ناحەیە لە ڕێی بانکەوە ئەدرێ بەڵامی لە هەر پارێزگا بە عالیەت و شێوازی تایبەتی خۆی داوەشیەکە ئەم 100,000 ئەم 100,000 بۆ ئەو کەسانەیە کە داهاتیان ناگاتە 300,000 دینار یعنی هەیە موچەخۆرە بەڵام 300,000 ناگاتە 300 لە 300 بەرەو خوارەوەیە ئەمە هاوکاری دەکرێن لە ڕێی لیژنەیەکەوە لیژ پێوەرەکەش هەژاریە بەڵام لە ئەسڵدا ئەمە هاوکاریەکە بۆ خەڵکێکی بە دەرەتان و بێدەرامەت پڕێکاتەوە تۆ پێی نازانی ئەکەوێتە سەر ڕاستی ئەو زانیاری بە تۆی ئەدات ئێمەش لەبەری داتایەکی مرکزی نییە بۆ ئەوی پێمان بڵێ بۆ نمونە من لە هەر سەرەتایەم بابەتەوە وتم خۆزگا بایۆمەتری لە لای ئێمە ئەبوو بۆی ئێمە کاتێک کەسەکە داغڵەکەی ناوەکەی سێرچ بکەین بزانین ناوی سیانیەکەی ئەوە بۆی بزانین موچەی هەیەیانە اینجا بۆی داوای زانیاری زیاتر لەکەین لەبەرەوەی ئەوە نییە بە دڵنیایەوە من پێتەڵێم خەڵکێک هەیە هەلومەرجی ژیانی خۆی بە فەقیرە زانێ خۆی بە فەقیر ناساندووە ئێمەش نایناسین خۆ ئێمە کووە ستافێکی چوار مۆزەف لەم زوروفەشەکە خۆتان نەزانن داوام چۆن چۆنیە ناتوانانی بچیتە وردەکاریەوە بە دڵنیایەوە من خۆم لێرەوە دەڵێم خەڵکێکەیە لە چاو خەڵکێکی ترا کە بۆی نەکراوە وەزعی باشترە.